ئەم کاتتان باش قسەکردن لەسەر پەرلەمان و ئەدای پەرلەمان و بە تایبەتیش لەگە دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا قسێکی زۆر هەڵدەگرێت. لەم خولەی پەرلەماندا زۆرێک لەو کارکتەرانی ناو پەرلەمان دەبینین کە ڕۆڵی کاریگەریان هەیە. لە خولی پێشوودا بە جۆرێک لە جۆرەکان دەنگێکی ئۆپۆزیسیۆن و دەنگێکی ناڕازی بوون لە نێو پەرلەماندا، بەڵام لەم خولەدا هاوکێشەکان پێچەوانە بوونەوە. ئەو کارکتەرانە بەشێکی سەرەکی بوون لەو ناکۆکیانەی کە لە نێو پەرلەمان لە نێوان لیسی زۆرینە و لیسی ئۆپۆزیسیۆندا دروست بوو. دیارترینی ئەو کارکتەرانەش سەرۆکی ئێستای فراکسیۆنی کوردستانیە لە نێو پەرلەمانی کوردستان، خاد و سۆزانی خاڵە شەهاب. ئەو کارکتەرەی کە بە زۆرێک لە لێدوانەکانی بە زۆرێک لە هەڵوێستەکانی زۆر جار ناکۆکیەکانی نێوان لیسی زۆرینە و لیسی ئۆپۆزیسیۆنی لە پەرلەماندا باشکرا نیشانەدەین. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگە سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە نێو پەرلەمانی کوردستان ئەمانەوەی هەڵوەسە لەسەر بەشێک لەو کێشانی ناو پەرلەمانی کوردستان بکەین، بە تایبەتیش کێشە بنەڕەتیەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و لیسی زۆرینە. باز لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەکەین، باز لە دەست لە کارکێشانەوەی بەشێک لە پەرلەمانتارانەکەین لە ناو پەرلەمانی کوردستان و کاریگەریان بۆ سەر ئەدای پەرلەمانی کوردستان. خاد و سۆزان بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. سۆزان خامبالیەوە دەست پێ بکەین لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانە سۆزانی خاڵە شەهابمانە بینی وەک دەنگێکی ناڕازی دەرەکەوت، توانین بڵین دەنگێکی ئۆپۆزیسیۆن بوو لەو خولە، بەڵام لەم خولی پەرلەمان ئەم هاوکێشەی پێچەوانە بووە. سۆزانی خاڵە شەهاب بە زۆرێک لە جۆرەکان بووە وتەبێژی لیستی دەسەڵات و زۆر لە دژی ئۆپۆزیسیۆن هەڵەستایەوە. ئەم هەڵگەڕانەوە قورسە بوو. ئەتوانین پێی بڵێن کاتێک کە تۆ لە ئەندام پەرلەمانێکە بی هەر خۆت ئەبیت مووقعێکت نییە بێگومان فەرق ئەکات لەگەڵ ئەو حاڵەتەی کە تۆ سەرۆکی فراکسیۆن بی. دوای ئەوە ئێمە لە خولی پێشووە فراکسیۆنەکانمان جیاواز بوو، ئۆپۆزیسیۆن نەبوو، چونکە ئێمە خۆمانەزانین هەموو پەرلەمانی کوردستانی یەک لیست بوو، لیستی جیاوازیتیانە بوو. بەڵام ئەم جارە بێگومان هاوکێشەکە دەگۆڕێ لەبەر ئەوەی تۆ لەگەڵ ئەو هاوپەیمانە کە هەتە و هاوپەیمانێکی استراتیجیە پێکەوە یەک فراکسیۆن بووە. لەبەر ئەوە بێگومان کە تۆ من تحملی ئەوم کرد و شەرەفی ئەوم وەرگر بۆ جاری دووەم هەڵبژێڕێمەوە و ئەو مووقعە بە من سپێرە، بێگومان ئەبێ ئەو ئاکتەی کە ئەیکەیت ئەویش جیاواز بێ. ئەگینا لە بیرڕاکردنەوە و بیرکردنەوەیە یعنی و ڕاگۆڕینەوە لە بینی خۆمانە کە قسەمان کردووە و نووسینەکانیشم هەمووی یەکشتە، هیچ فەرقی نەکردووە، بەڵام ئەوسا فراکسیۆنی جیاواز بووین ئێمە. تا چەندە قسەی ڕاستە کە ئەوترێت ئەم ئەدایی ئێستای تۆ بەهۆی ناکۆکیکی شخصی تۆوەیە لەگەڵ یەکێک لە ئەندامانی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن؟ نا، باوەڕت هەبێ ناکۆکیم نییە لەگەڵ هیچ کامێکیانە، هەمووشیان هاوڕێ و هاوکاری یەکترین، ئێمە لە یەک شوێنە ئیشەکەین و من پێم وانییە ئەوەندە کەسێک بم بەو جۆرە لەسەر ئەساسی ئەوەی کە گوهینم هەیە ناکۆکیم هەیە ڕەتفعل دروستکەمەوە، نا هیچ بەو شێوەیە نییە. ئەو تونند و تیژی و ئەو ئاڵۆزیە زۆرانی کە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولی پەرلەمانەوە بینیمان و بە تایبەتیش لە سۆزانی خاڵە شەهابمان بینی بەرامبەر ئۆپۆزیسیۆن، ئەمەی شووە سەرچاوەیە گرت هەمووی تێنەگەیشتنە لە یەکتری. ئۆپۆزیسیۆن شتێکی تازە بوو لە لای ئێمە، دەسەڵاتیش نەیەزانی چۆن مامەڵی لەگەڵا بکە، خودی ئۆپۆزیسیۆنیش خۆی نەیزانیوە چۆن مامەڵە بکە لەگەڵمانە. هەتا ئێستا لەم خولەی ئەخیرە پێش بشووەکە تۆزە یعنی گەیشت بوونە ئەو حاڵەتەی کە پێکەوە کە قسەمان هەبێ گفتوگۆ پێکەنین سوعبەت ئەم ئەگینا لە سەرەتایە کە یەکتریشمانە بینی مەرحەبا یەکتریمان نەئەکرد، یعنی حاڵەتێکی زۆر ناخۆش بوو، هیچ لایەکیشمان پێمان خۆش نەبوو، بەڵام زۆریش ئاساییە. یعنی تۆ بڵێ تەمەنی ئۆپۆزیسیۆن لە ناو هەرێمی کوردستانە هەمووی لە دوای 25 بووە. لەبەر ئەوە ئەگەر هەر کامێکمان نەمانزانی بێ چۆن مامەڵە بکەین لەگەڵ یەکتریە، پێم وایە کارێکی زۆر ئاساییە کە تۆ شتێک تازە بوو هەڵەشەکەیت کە
کە هەڵەشە کرد فێرە بی لێەوەی بەعکسەوە بگرە ئێستا من ئەبینم حاڵەتی پەرلەمانی کوردستان زۆر تەندروستە ئێستا یعنی لەما بینی فراکسیۆنەکانە لە سەرەتایە نەخێوانە بووە بەڵێ بەڵام تەندروستی ئەم حاڵەتی پەرلەمان لە شوێ ئێستا تەنانەت بشێکی زۆر لە ئەندامانی فراکسیۆنەکەی تۆ قسەیان هەیە لەسەر ئەدای سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان لەم ماوەیە چەند بڕیارێکی دەرکردووە بە پێدانی سلفەوە بە پلە بەرزکردنەوە و بە تەعینکردن بە پلەوە یەکسەر بەڕێوەبەر و حتا پەرلەمانتارەکانی فراکسیۆنی کوردستانی خۆیان قسان هەیە لەسەر ئەمە خۆم قسم کردووە لەسەر ئەوە باشە بەڵام حاڵەتی تەندروستی پەرلەمان لە شوێ من مەبەستم تەندروستیەکە ئەوەیە لە نێوان لیستەکانە پێتەڵێم لە مەمەڕەکە یەکتریمان نەبینی مەرحەبا یەکتریمان نەکرد حاڵەتەکە ئەوەندە ناتەندروست بوو ئێستا نا ئێستا دائەنیشین قسە ئەەکەین مناقەشە ئەەکەین و بگرە لە زۆر حاڵەتیشا کە بزانین خەریکە ئەو ئەندامانەی مەسەلا بۆ نمونە لە لیژنەیەکە دانیشتون راپۆرتێک ئەنووسنەوە تێگەیشتن نییە لە نێوان ئەندامەکانە ئێمە وەکو سەرۆکی فراکسیۆنی کوردستانی و کاکاردە وەکو فراکسیۆنی گۆڕان زۆر جار هەیە ئەچینە ناو بەتایبەتی کۆبنەوەکانی لیژنەی یاسایی دائەنیشین قسە ئەەکەین مناقەشە ئەەکەین ئەمە باوا بێ باشترە ئەگەر من بڵێم وانە بێ ئەو لێمە پرسێ بۆچی وانە بێ ئەگەر ئەو بڵێ باوانە بێ ئاینەشت من پرسیارەکەی لێ ئەەکەم جاران ئەوە نەبوو من تەندروستیەکە مەبەستم ئەو حاڵەتەیە بەڵام حاڵەتی ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان هەندێشتی کردبێ یەکەم لیستکە دەنگی لێ بەرز بۆتەوە ئێمە بووین یعنی ئێمە کاتێکە وەکو لیستی کوردستانی کاتێکە بانگەشەی هەڵبژاردنمان کردو باسی عەدالەتمان کردووە باسی گەڕانەوەی دادپەروەریمان کردووە تۆ خۆت وەکو سەرۆکی گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمان لەگەڵ ئەو هەنگاوانی سەرۆکی پەرلەمانیت ئەو هەنگاوە بە هەنگاوێکی دروست دەزانی نەخێر بۆیە یاداشتمان تەقدیم کردووە چەندین جار چەندین ئەندامی ئێمە ڕۆژۆتە لای قسەی لەگەڵا کردو مناقەشەی کردووە جێگرەکەم کاک دڵشاد عینەن شت چوە قسەمان لەگەڵا کردووە پێمان وتووە وتومانە ئەم حاڵەتە حاڵەتێکی نایاساییە ڕاستە لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانایە نەک سەرۆکی پەرلەمان هەموو بەڕێوبەرێک کاتێکە ئەبینێ یەکێک لە کارمەندەکانی فەرمانبەرەکانی زۆر خۆی ماندوو ئەکا ئیشی زۆر زۆر باشەکە ئەتوانێت بە پێی قانونی خدمەت مۆظەفی دەولە ڕاژەی فەرمانبەرانی دەوڵەت دەتوانێت پلەی بەرز بکاتەوە بەڵام تەعینکردن بە پلەوە یاخود ئەو هەموو پلە بڕینە ئەوەیە ئێمە کە قسەمان لەسەریە و زۆر ئاساییشە یعنی من تەنانەت لە ئاخر ستونما کە لە کوردستانی نوێنووسیمە وتومە ئەمە ڕخنەیەکە ئێمە زۆر ئاساییە پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان لێمان وەربگرێ و زۆریش ئاساییە ئەگەر بە بڕیارەکە بچێت و هەڵی بۆشێتەوە چونکە بەڕاستی ناتەندروست و نایاساییە زۆر باشە یەنە سەرۆستونەش وەکو سەرۆکی فراکسیۆنی کوردستانی پشیمان نیت لەوەی تۆ لە سەرەتاوە زۆر تاکۆکیت لە سەرۆکایەتی پەرلەمانە کردووە بە تایبەتیش لە سەرۆکی پەرلەمانە کرد ئەو کاتی کە ئۆپۆزیسیۆن قسەیان لەسەر سەرۆکی پەرلەمانە کرد ئەوە ئیشی منە سەرۆکی پەرلەمان لە حاڵەتێکی وەک ئێستایە کە کارێکی نایاسایی ئەنجام درراوە سەرۆکی پەرلەمان ئەندامێکی لیستی کوردستانی بووە کاتێککە زۆر کاری زۆر باشیشمان کردووە دەستخۆشیشمان لێ کردووە بەڵام کاتێک کە ببینی کارێک بکە لە ناو خودی دام و دەستگای پەرلەمانە لە ناو خودی فەرمانبەرەکانی پەرلەمانە کە کاتێک کە فەرمانبەرێک هەست کە ئەوەندە ماندووە ئەوەندە هیلاکە لە کاتێکا پلە یەکێکی تر بەرز بکرێتەوە کە تازە تەعین بووە بێگومان داوای بەدواداچوون لە ئێمەکە داوای نەهێشتنی ئەو نەعەدالەتە لە ئێماکە ئێمە ڕخنەمان لێگرتوون و تومانە بەم شێوەیە نابێ بکرێ زۆریش ئاساییە یعنی ئێمە ئەبێ ئیتر بگەینە ئەو حاڵەتەی ئەوەی کە یەکێک کاتێک ئیشێکی باشەکە پێڵی دەستە خۆش بێ ئیشێکی خراپەکە پێ بڵێ زەحمە نەبێ ئەم ئیشت خراپە پێداچوونەوەی پیا بکە وە نەبێ ئێمە ئەمە یعنی حاڵەتێک بێ بۆ ئەوەی ببێتە جەبهە نەخێر شتیوان نییە ئەسڵە من لە پێش ئەوەی کە ئەو نامەیە یاخود ئەو یاداشتە پێشکەش بکەین قسەشمان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانیش کردووە و تومانە ئێمە بەنیازین کارێکی وا بکەین چونکە بەڕاستی لە ناو خودی فەرمانبەرانی ئەو پەرلەمانەیە
کۆمەڵێک ناڕەزایەتی دروست بووە لەسەر ئەو پلە بەرزکردنەوەیانە. بەڵێ زۆر باشە. ئەو ستونەی کە خۆ باسە کرد لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاوە کردەوەوانێ منەمێ دوو پەرەگرافی بۆ بخێنمەوە بە دەقۆک و خۆی. پێدانی بڕەپارێکی زۆر بە فەرمانبەرانی پەرلەمان بۆ شوێنی نیشتەجێبوون کارێکی زۆر باشە. هەمومان دەزانین ئێستا کێشەی نیشتەجێبوون هەیە و بە هەمان هەوڵ بدەین چارەسەری بکەین. بەڵام کاتێک کە بڕی پارەکە ئەوەندە زۆر بێت کە فەرمانبەرانی تری حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران بن لەوەی کە بۆ ئەوان تەنانەت بۆ نەخۆشی و تعزیێ ژێرمەتیان نادرێن، ئەوە حەقیانە و گلەیە بکەن و بە ئێمە بڵێن کاتێک ئەو ڕێنماییانە کەم و کورتی تێدا هەبێت و بڕێکی زۆر پارە بدرێت بە پێی پلە و بگاتە ئەوەی جیاوازیەکان ئەوەندە زەق بکاتەوە کە فەرمانبەرانی خودی دەستگاکەش هەست بۆ نەعەدالەتیە بکەن، ئەوە مافی ئێمەیە وەک ئەندام پەرلەمان بپرسین ئەم ڕێنماییانە لەسەر چ بنەمایەکدا ڕێژراوە. جارە بۆ پەرەگرافی یەکەم پێم وا بێت پێدانی ئەو سلفەیە ئەو مەبلەغانەش بۆ شێوە مطلقی کە تۆڵی زۆر باشە، وازم زۆر باش نییە. چکە لەبەر دوو هۆ. یەکەم ئەو فەرمانبەرانی پەرلەمانۆک و هەر فەرمانبەرێکی تری حکوومەت فەرمانبەرن. سلفەی عقار هەیە، قەرزی سندوقی نیشتەجێبوون هەیە، ئەتوانن وەکو هەر هاوڵاتێک بچن وەری بگرن و یەکی نیشتەجێبوون بۆ خانەدابین بکەن. وانە؟ ئەمە یەکەمیان. دووەمیشان ئەو پرسیاری کە لە ئاخیرا خۆت نووسیوتە لە کۆتایی پەرەگرافی دووەمان نووسیوتە. تووکو سەرۆکی فراکسیۆنی زۆرینە لە ناو پەرلەمانە بۆ شێوە ڕاشکاوانەی ئاڕاستەی سەرۆکی پەرلەمانە کردووە؟ بەڵێ وەڵامی چی بۆ سەرۆکی پەرلەمان؟ من خۆم نەبینیوە بچم بیبینم و ئەو ئەندامانەی کە ڕۆیشتون قسەیان لەگەڵا کردووە وتێتی پێداچوونەوەکەین بە پلەکانە. سەبارەت بە پارەکەش ڕاستەکەی خۆی من ئەمەوێ باس لەوە بکەم کە هەتا ئێستا کێشەیەک هەیە لە ناو ئەم سیستمەی ئێمەیە، کێشەی پێدانی قەرز. لە بری ئەوەی حکومت بیدا کاتی خۆشی لە مەسلەی مناقەشەکردنی زیادکردنی سولفەی زەواجە ئێمە و کولیستی کوردستانی کاک عەبدولسەلام کە سەرۆکی لیژنەی کۆمەڵایەتیە منیش پشگیریم کردووە کە ئێمە بتوانین ئەمە بخینە ناو چوارچێوەی سیستمێکەوە بەوەی کە هاوڵاتی بە پێی ڕێژەی مەعاشەکەی چەنە، مەسەلا بۆ نمونە 350,000 بتوانێ بە پێی ئەو مەعاشەی خۆی لە سادەی ئەو مەعاشەی بۆ ئەوەی کە لێیان بڕی زۆر تەسیری تێنەکە بتوانێت قەرز وەربگرێ. بۆ نمونە 350,000 مەعاشەتی بتوانێت 3 ملیۆن وەربگرێ، 450,000 مەعاشەتی بتوانێت 4 ملیۆن وەربگرێ. یعنی ئەبێ بخینە ناو چوارچێوەی ئەو سیستمەوە کە من ئەڵێم پارەیەکی دراوە دەستی خۆش بێ بڵێ تۆ نازانی ئێمە ڕۆژانە لەگەڵ ئەم خەڵکیین فەرمانبەری وا هەیە لە خانووی چنێکە 18 دانە ساڵە 20 دانە ساڵە لەنا ئەو پەرلەمانەیە زۆریش ماندووە هەتا ئێستا خاوەنی خانووی خۆی نییە، جارجارێک هاتۆ توێتی دەشتێکمان بۆ بکەن و خاصەتەن حەزەکەم بزانی ئێمە بودجەی تایبەتی خۆمان حکومت نییە. ئەمە فەرمانبەرێک کە لە بەرچاوی توایە، بەڵام من بە بەڵگەوە فەرمانبەرێ بۆ ئەهێنم لە دەرەوە 6 ساڵە فەرمانبەرە مەترێک زەوی وەرنەگرێت. ئەوەش هەیە ئەوەشی وەرنەگرتووە سەفەریشی نەکردو لە ئیفادێکە نەنراوەتە ڕاستە پێ دەڵێم بۆیە یعنی من مەبەستم ئەوەیە کە تۆ ڕۆژانە ئەیبینی تویەت پێت ئەڵێت دوای ئەوە بودجەی پەرلەمان بودجەیەکی جیاوازە، بودجەی سەرۆکایەتی هەرێم بودجەیەکی جیاوازە، بودجەی دەسەڵاتی دادوەری بودجەیەکی جیاوازە. زۆر باشە بەڵام دوجار کۆکین لەسەر ئەوەی کە بودجەی پەرلەمانیش لە بودجەی ئەم وڵاتە دەرەچێت. ئەگەر ئەم بودجێ زیابێ لەبری ئەوەی بۆ شێوەیە ببەخشرێتەوە کو نقڵی جەژن بچێتەوە سەر بودجەی حکوومەت و بخرێتە سەر سلفەی زەواج باشترە، بخرێتە سەر سلفەی عقار باشترە. سەیریکە خۆی ئەسڵی مەبدەئەکەی کە من لەگەڵ ئەوەیە کە تۆ بتانی وا لە هاوڵاتی بکەی پێویست نەکا لە دەرگای ئەم و ئەو بات بۆ ئەوەی شتێ قەرزی باتێ 20 ملیۆن ئەدەین ئێمە پارەی عقار بڕاستە هەتا ڕادەیەک تۆزێ باش بۆ بەڵام تخوا من لە تۆ ئەپرسم ئەو ئەگەر کەسێک ئەتوانێت بە 20 ملیۆن دوو ژووریش دروست بکات ناتوانێت دروستیکە. زۆریش خەڵک هەیە لەسەر مەسلەی نیشتەجێبوون، زۆر خەڵکیش هەیە بە تایبەتی یعنی نازانم هەستەکە حەز ناکا بچێتەنە ئەو جۆرە مجەمەعانەوە وا بیرکردنەوەی وایە حەزەکە خۆی خانوویە دروستکە حەزەکە بچێت لە گەڕێکێکە بیکە حەزی لە شێوازی ژیانی ئەو مجەمەعانە نییە لەبەر ئەوە ناچێت لە سندوقی نیشتەجێبوونکە دوایەوە بیریشن نەچێت. یعنی ئەمە خەڵکێکمان هەیە بەڕاستی مەوزوعی سندوقی نیشتەجێبوونیشی کردو بە تیجارەت کابرات دەوڵەمەنگە
هەر لەگەڵ مەشروعەکەیە بانگەوازی بۆ کرێ ئەچێ بەجارە پێ 6 شقا کڕێتەوە ئەو پێ 6 شقەیە لە دوایی ئەفرۆژێت و بە پارەی زۆرتر بەتەکیید بەڵام سۆزان خان با لەوەش ڕازگۆ بین ئەوەشیان پێم وایە خەتەکە لە پەرلەمان و لە ئەو پرۆژە یاسایەیە کە ئێوە پەسەندتان کردووە لەبەرەوەی مەتاڵتێکی وای تایەکە خەڵگەتوانێت تجارەتی پێوە بەڵێ یاسای وەبەرهێنان مەبەست ئەوەیەوەنا یاسای وەبەرهێنان تۆ یاساکە لە زمانێکا بووە کە ئێمە لە کاتی خۆیە هەموو جارێکیش من ئەو قسەی ئەڵێم کارێکی زۆر زۆر باش بووە بەڵام کاتێککە تۆ ئەوە چەند ساڵە دەرچووە لە 2010ەوە دەرچووە مەفروزە ئێستا 2011 مەفروزە ئێمە ئەو دام و دەستگایانەی کە وەکو دەستەی وەبەرهێنان مەسەلا بۆ نمونە کاتێککە ئێمە وەکو ئەندام پەرلەمان متابعی بازاڕەکەین چاوپێکەوتنمانە بێ لەگەڵ خەڵکە خەڵک گلێ و گازندەکان بگەین مەفروزە دابنیشین پێکەوە بڵێن هەموارکردنەوەیەک بنێرین و هەموارکردنەوە نێراوە بۆ پەرلەمان نێراوە کە دەبێ هەموار بکرێتەوە یاسای وەبەرهێنان بۆ ئەوەی ئەو جۆرە لە هەموو کات و زمانێکە خەڵکێک هەیە ئیستیغلالی هەندێ نقاتی زۆعفەکە لە ناو یاساکانە بۆ ئەوی لەو دەرگایەوە داخڵ بێ بەڵام کەسی عاقڵکێیە لایەنی عاقڵکێیە ئەوەیە هەر لە پاش ماوەیەک ساڵێ 2 ساڵ 3 ساڵ هەڵسەنگاندنێک دەکەی بۆ ئەو یاسایە سەیرەکەی بزانی لە کاتی جێبەجێکردنە چ هینێکی هەبووە چ خەلەلێکی هەبووە یەی هەمواریەکەیتەوە خۆ ئەوە نییە بڵێ قسەی قورئانە ئیتر چاک ناکرێتەوە نە بەعکسەوە هەموارکردن وەسیلەیەکە بۆ ئەوەی کە تۆ زانیت لە کاتی تەطبیقە خەلەلەکانە چییە بەڵێ زۆر باشە لە 26 نیسانی 2011 تۆ لێدوانێکت داواڵیت بە دەق پەرلەمان و حکوومەتیش حەڤە بڕیارەکەی پەرلەمانیان کردو بە بەرنامەی چاکسازی دەسەڵات بەڵام ساڵێک بەسەر ئەموتانی توە تێ ئەپەڕێ ئێمە لەو بڕیارە حەڤەخاڵی پەرلەمان هیچمان نەتیجە بەجێ بکرێ فعلا ناڵێم هیچی ئەو بە مطلقیە یعنی ئەمە کێشەی ئێمەوەی زۆر بە مطلق شتە بنەڕەتیەکانی نەکرا شتە بنەڕەتیەکان منێڵم بەداخەوە یعنی حاڵەتێکی سیاسی دروست بووە لە هەرێمی کوردستانە حاڵەتێکی تەنگەشەی من پێڵ ناوێنم تەنگەژەی سیاسی دروست بووە لە هەرێمی کوردستانە نە بە بڕیاری حەڤەخاڵی نە بە کۆبوونەوەی پێنج قۆڵی نە بە هیچ شتێ نەگەیشتنە ئەوەی کە بتوانن ئەم تەنگەژە سیاسیە کۆتایی پێبێنن من ئەیڵێم بەداخەوە یعنی کە ئاوای لێ هات بەڵام چەندین جار یعنی من و تومەتەوە مەفروزە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دابنیشن پێکەوە بە ڕاشکاوانە وەکو چۆن بەرنامەی جەناب ناوی بە ڕاشکاوانە دابنیشن پێکەوە ئیتیفاقکەن لەسەر سیغەیەک بۆ کۆتایی هێنان بەم تەنگەژە سیاسیە یعنی ناکرێ وڵات بەم شێوەیە بمێنێتەوە بەم حاڵەتەیە بمێنێتەوە نائارامی لە ناو ناخی خەڵکا دروستە بێت بەڵام سۆزان خان ئەگەر یەک تۆز لەسەر ئەوە بوەستین تۆ سەرۆکی فراکسیۆنی زۆرینی لەناو پەرلەمانە و حکوومەتتان پێکهێناوە و پەرلەمانیش ئەمانوێ بێ بە مؤسسە و بە باڵاترین دەسەڵاتی تەشریعی لە وڵاتە وانێ باشە ینی ئەرکی تۆ نییە وەکو سەرۆکی فراکسیۆنی زۆرینە تۆ وا بکەی ئەم هەیبێتە بۆ پەرلەمان دروست بکەیت ینی کە کاتێ بڕێرێکی حەڤەخاڵی دەرەکەن و هەمووتان پێ ڕازیە بن بەڵام حکوومەت پشتگوێخە و جێبەجێ ناکە تۆ بی لە حیزبەکەی خۆ بپرسیتەوە خۆی سەیریکە عیلاقەی نییە بەسەر حکوومەتە ئەوەنەی عیلاقەیە بەسەر حیزبە سیاسیەکانەوە یعنی من یەک نمونەی بچووکت بۆ هێنمەوە یەکێک لەو خاڵانەی حەڤە خاڵیەکە یعنی یەکێک لە خاڵەکانی ئەوە بووە دروستکردنی لیژنەیەک بووە لە ناو پەرلەمانی کوردستانە کە پێکەوە دابنیشن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئامادەسازی بکەن بۆ سازانی نیشتیمانی بۆ دیالۆگی نیشتیمانی هەر لە ئەوەڵ ڕۆژەوە طبعاً سەرۆکەکەی کاک ئیسماعیل مەحموود بوو ئەندامی لیستی کوردستانی و سەرۆکی لیژنەی ناوخۆیە لەگەڵ داواکرا لە هەموو لایەنێک لە لایەنەکان کەوا نوێنەری خۆی دەستنیشان بکە هەر لە کۆبوونەوەیەک دوو کۆبوونەوە لەسەر شێوازی کارکردنەکەیان خۆ تۆ جارێکە کۆ ئەبیتەوە تۆ دائەنەی خاریتە طریقێک دائەنەی خطت عملێک دائەنەی بۆ ئەوەی ئیش بکەی لەسەر ئەو بابەتە باشە بنایڵێم ناوی خەڵک ناهێنم چونکە پێم خۆش نییە بەڵام هەندێک کەس لەویایە کارێکی وایان کرد ئەسڵەن یەکسەر خۆیان پێکەوە هەموو ئیتیفاقیان کرد کە
کۆتایی بەم خاڵە بێنن نە ئەگەیشتنە ئەنجام حاڵەتێک دروست بووە من قساکەم تۆ گوێم لێ ناگری جەنابەت قساکەی من گوێت لێ ناگرم ئیتر حسابی ئەوە ناکەی قسەکانی کە ئەیکەیت تۆ ئەیکەیت باشە یا خراپە قسەکانی من ئەیکەم باشە یا خراپە حاڵەتێکی ئەوە دروست بووە حاجزێکی نەفسی بەرامبەر بە یەکتری نابێ واهی بمێنێتەوە بەڕاستی من ئەڵێم ئەگەر کارێکیان بکردایە ئەو لیژنەیە بەکارەکانی خۆی هەستایە بۆ دیالۆگی نیشتیمانی ئەو لیژنەیە ئەیتوانی ئەو هەیبەت و ئەو مەرجعیەتە بۆ پەرلەمان بگێڕێتەوە چێ وای بکردایە ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەتوانی جەنابێ لە بۆ ئەوان چیان کرد بۆ لە کارخستنی ئەو لیژنەیە بەڕاشکاوە نەبێت بەڕاشکاوە نەیڵێن بڕۆینە سلەیبانی ئەوە بوو کەوتیان ئەمانەوێت لەگەڵ نوێنەری خۆپیشاندەران دابنیشین قسە کرا ئیتیفاق کرا ئەوان بێنە هەولێر دوای وتیان ناینە هەولێر ئەبێ ئێوە بە نەسلەیمانی کێشە نییە ئێمەی نەسلەیمانی جا تۆ عادەتەن کە ئەم شتانە ئەەکەیت خێر ئەبێت تۆ مەحاضر بنووسیت من ئیمزا ناکەم کاکە ئێمە هەموو ئیشەکانمان پێکەوە کردووە ئیتیفاقمان کردووە کە دەستکەین بەوەی کە بچین هەموو لایەنەکان ببینین لایەنی خۆپیشاندەران ببینین لایەنی حیزبەکان ببینین حیزب مۆعیدی لەگەڵا هینکەین نە بەو نەوعانایکەین ئەی چی بکەین زەحمە نەبێ بەو نەوعانایکەین بە نەوعی تر چییە با نەوعەکەی تر بکەین من ئەوەش ناڵێم نە من نایکەم ئەخر ئەوە حاڵەتێک دروستەکە یعنی من حەزەکەم جەنابە جارێکیش لە جارەکان وەکو سەرۆکی لیژنەی دیالۆگی نیشتیمانی ئەو بەڕێزە بانکەیت بزانی ئەو گفت و گۆیانی ئەو فترەیە لەو حاڵەتەیە کە تۆ مەفروزە هەموو یەکێک کەس بە مەسئولیت بکە بچیت کارێکی وا بکەی کە لایەنەکان نزیکیتەوە لە یەکتری نەک خۆت ببی بە سەبەبی ئەوەی ئەوە بوو هاتن پرس کۆنفرانسیان کرد وتیان ئێمە بڕیارمان نام لیژنەیە هەڵبوەشێنینەوە ئەوە یەکێکە لەو خاڵانە خۆ ئەو علاقەی نەبوو بەسەر حکومەتەوە وایە مەسەلا بۆ نمونەیەکی لە خاڵەکانی تر ئەوە بۆ بانگهێشتی سەرۆکی حکومەت هاتە پەرلەمان بانگهێشتی وەزیری پێشمەرگە وەزیری پێشمەرگە هاتە پەرلەمان بانگهێشتی وەزیری ناوخۆ هاتە پەرلەمان گفتوگۆ و قسەکردن جارێکی تر لەسەر دەستور ئەوە 6 ئەندام پەرلەمان ئیمزای کردووە زۆریش ئاساییە و دوێنێش بەڕێز نێچیروان مستەفا و توێتی هیچ شتێ لە لای ئێمە خەتی سوور نییە ئەمانە هەمووی لە حەف خاڵێکەیە هەبووە ئیعلام میدیاکان بارودۆخ ئاسایی بکرێتەوە بەس من ئەپرسم یعنی دەستگایەک هەیە ئەو دەسەڵاتی هەبێ بەسەر میدیاکانە لە وڵاتەیە بڵێ بارودۆخ ئاساییکەنەوە یا ئەوە شیعرە چۆن ئاساییە بێتەوە یعنی بەس پێم بڵێ هەموو ڕۆژێک بەیانیان کە هەڵستی تۆ بەس ڕۆژنامەکانی ئەم وڵاتە بکەرەوە بزانە چەند نائومێدیەک یەتە ناو دڵ و دەروونتەوە چەند هەستەکەی ئەم وڵاتە لە قەیرانێکی گەورەیە ئەژی لە بری ئەوەی کە تۆ هیچ نەبێشتەکان وەکو خۆی باس بکەی وەکو خۆی باسی بکە ناڵێم ئەمەلی درۆ و خۆشی درۆ ببەخشەنەرەوە بە خەڵکە بەڵام شتەکان هیچ نەبێ وەکو خۆی باس بکە زۆر باشە سۆزانخان لە چاوپێکەوتنیە کاکە لەگەڵ جەناب ساز کراوە لە وەڵامی ئەو پرسیاری کە چۆن دەڕوانە زمانی بەیاننامەکەی یەکێتی و پارتی مەبەستیان لەو بەیاننامەیە کە وەڵامی بەیاننامە حەوخاڵەکەی بزوتنەوەی گۆڕانێن پێدایەوە تۆ بەدەق لە وەڵام هەڵێیت زمانێکی شیاوە بۆ ئەو کەسانی ئامادە نین بێنە سەرمێزی گفتوگۆ و هەموو ڕۆژێک سەقفی داواکاریەکانیان بەرزتر دەکەنەوە لەبەر ئەوە دەبێت بەو زمانە پێیان بوو تۆ لەکوێ دایێت و منیش لەکوێدا پاشان ناکرێت بۆ چوم سەپێنرێت بەڵکو دەبێت بە ڕێگەیەکی شەو زمانی دیالۆگ زیاتر بکرێت ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوە هەبێت خۆی کاری لەسەر دەکات ئەمە پەیوەندی بە پەرلەمانیشەوە هەبێت خۆی لە یاساکاندا دەبینێتەوە بۆیە نابێت سەپاندن بەسەر دەسەڵاتی حکوومەتدا بکرێت ئەگەنا دەوترێت دەخالەت لە ئیشوکاری حکوومەت ئەوەی ئەوان داوای دەکەن دەستگیرکردنی تاوانباری حەفەی شوباتە بەڵام ئێمە لەگەڵ دەستگیرکردنی تەواوی تاوانبارەکانداین بەوانەی شەوە کە تەقیان لە پۆلیس کردو و کارمەندی حکوومەتیان شەهید کردو یەکەم تۆڵی زمانێکی شیاوە بۆ ئەوانەی کە ئامادە نین بێنە سەرمێزی گفتوگۆ باشە وەرگرتە جەنابە ئەمە لە من یەک کێشەم هەیە ئێستا قەراریشم ماوە
کە قەت بە تەلەفۆن لێ دوان نادەم قەت بە تەلەفۆن لێ دوان نام چاپێکوتنە ڕوبەڕووکراوە لە ڕۆژنامەیەەکە بڵاو بۆ تۆ یەکەمەڵی زمانێکی شێوە بۆ وانەی ئامادەنی بێنە سەرمێزی گفتوگۆ لێ باشە خۆپۆزیۆن هات سەرمێزی گفتوگۆ کۆبنەوەی پێنج قۆڵی کرا ئەمە لە سەرەتایە هێشتا بەڵێ کۆبنەوەی پێنج قۆڵی کراوە هاتنە سەرمێزی گفتوگۆ ئامادەن بوون و هەڵپەسێرا ئێسش بەڵێ ئێسش پێم وابێ هەر ئامادەن بێنە سەرمێزی گفتوگۆ دووەم تۆڵی لەبەر ئەوە دەبێت بۆ زمانە پیان بووتێ تۆ لەکوێ دات و منیش لەکوێدەم باشە ئەمە شانازیکردن نییە بۆی کە ئێستا تۆ زۆرینی تو حکومەتە بەدەسەوەیە ئەگەر لە هەڵژارنی داهاتووە ئەم هاوکێشەی پێچەوانە بوو تۆ بووی بە کەمین و ئەو بوو بە زۆرینە بەعینی زمان قسە لەگە تۆکە ببوورە بە ئەمەش تاوکەم باشە دێ سێم تۆڵی ئەوەی ئەوان داوای دەکەن دەستگیرکردنی تاوانبارانی حەفەی شوباتە بەڵام ئێمە لەگە دەستگیرکردنی تاوی تاوانبارەکانە بەڵێ باش ئێستا کەسێک بە ناوی ئیبراهیمی کاکە ئاحا دەستگیر کراوە بۆ تۆمەتەی گوایە هانی تونند و تیژیداوە بەڵام یەک کەس لەوانەی کە ئۆپۆزیسیۆن بە تاوانباریان نەزانێ لە ڕووداوەکانی حەفەی شوبات و ڕۆژانی دواییە نە دەستگیر کراون نەچووشنەتە بەردەم دادگا بەڵام حەزەکەم وەڵامی ئەمەڵگری بۆ دوایم ناوبڕم مابڕێکی کورتووە گەڕێنەوە لاتان